کۆمەڵێک مەسئولیاتی حیزبیشی هەبووە جگە لەوەش بەردەوام لای لەو مەسەلا نەتەوەیەکان کردوتەوە و لەگەڵ لایەنە عێراقیەکان پەیوەندی هەبووە بۆ نمونە مەسەن ساڵی 1956 داوای لێکراوە لەلایەن سدیق شەنشەل کە سەرۆکی حیزبی استیقلال بوو لەگەڵ محەممەد لەگەڵ کامل سادرچی کە سەرۆکی حیزبی وەتانی دیموکراتی بووە بۆ ئەوەی کەوا مادەیەک دانێن بە لەگەڵ مامۆستا مەسعود محەممەد بە هاوبەشی مادەیەک دانێن بۆ ئەوی بێتە بنەمای دەستەبەرکردنی مافی کورد لە داهاتوودا لە عێراق تابیکەم بە بەرنامەی حیزبی مؤتەمەری وەتانی کە بەنیاز بوون ئەو دوو حیزبە حیزبی دیموکراتی و حیزبی استیقلال یەک بگرن بۆیە ئەمەی کە ئەواندا نابوو بە مادەی شەشەمی ئەم بەرنامەی حیزبی وەتانی دیموکراتی دواتر ئەمە بوو بە مادەی سێ لە دەستوری عراقی ساڵی 1950 دوای ئەوەی کەواب ڕژێمی پاشایەتی ڕووخا شۆرشی 4 تەمووز بەرپا بوو هەر دوای بەرپابوونی شۆرشەکە بە کەمتر لە سعاتێک ئەو کاتە پارتی دیموکراتی کوردستان بەرقی پشتگیری نار بۆ سەرکردایەتی شۆڕش و پشتیوانی گەلی کوردی بۆ ئەو شۆرشە دووپات کردەوە هەر پاشی 27 تەمووز لە 27 تەمووز کە یعلانی ئەوە کرا دەستوری کاتی 1950 یعلان کرا هەر ئەو ڕۆژە وەفدێکی کورد بە سەرۆکایەتی مامۆستا ئیبراهیم محەممەد چوونە بەغدا چوون بۆ سەردانی عەبدولکەریم قاسم کە لەوێ مامۆستا ئیبراهیم محەممەد وتارێکی پێشکەش کرد بە زەعیم ئەوەی گرنگ بێ لە دەستوری 1950 وەک یەکەم دەستور دوای ڕوخانی ڕژێمی پاشایەتی لە مادەی سێدا دانی بە مافی کورداناوە دانی بەبوونی کورداناوە لە عێراق کە دەڵێ کورد و عەرەب هاوبەشن لە وڵاتە و پێویستە مافە و دەستور مافەنەتەوەیەکانیان بۆ دەستەبەر دەکا لە ناو دەستوردا پێویستە بەڵام لە مادەی دوی ئەو دەستورە مادەیەکی تر هاتووە کە دەڵێ عێراق بەشێکە لە وڵاتانی عەرەب لە ئومەی عەرەبی طبعا ئەم دوو مادەیە هەردوو پێش ئەوەی کە دەستورەکە دابدرێت چکە دەستورەکە لەلایەن حوسێن جەمیل دانرا کە محامێکی پایەبەرز بوو بە ماوەی 2 ڕۆژ داینا بەڵام لەلایەن محەممەد سدیق شەنشەلەوە پێی وترا کە پێویستە ئەم دوو لایەنە لە بەرچاو بگرێت یەک عێراق بەشێک بێ لە وڵاتانی عەرەب ئاماژە بەوە بکات دەستورەکە دووەمیش مەسلەی مافی کورد لە بەرچاو بگرێت کە کورد و عەرەب شەریکن لە وڵاتە بەڵام مامۆستا ئیبراهیم محەممەد لەو دوو هەڵوێستە ناکۆکەی دەستوری عراقی پاش 2 ساڵ لە زیاتر لە تێپەڕبوونی دەستورەکە دوای ئەوەی لە کۆنگرەی خوێندکارانی جیهانی لە بەغدا بەسرا لە ساڵی 60 لەوێ قسە کرا لەسەر ئەوە قسە فرەدرا وەکو ئەوەی کەوا عێراق بەرەو پارچە پارچە بوون دەڕوا لەبەر ئەوەی دەستورەکە دانی ناوە بۆی کەوا کورد و عەرەب شەریکن و ئەو شەراکەتە لە دواتردا جیابوونەوەی لێ دەکەوێتەوە ئەوانە بۆیە مامۆستا ئیبراهیم محەممەد دوای زیاتر لە 2 ساڵ لە تەطبیق لە جێبەجێنەکردنی ئەم گرنگەی دەستور هاتە دەنگ و بە 2 مقال بە 2 وتار لە ڕۆژنامەی خەبات وتاری یەکەمیان لە 19 دەی ساڵی 1960 بوو لە ڕۆژ ژمارەی 339 ڕۆژنامەی خەبات کە بە ناوی نەتەوەی کورد و مادەی دوی دەستور ئیتر لەوێدا باز لەوە دەکا دەڵێ ناکرێ دەستوری عراقی بڵێ عێراق بەشێکە لە نیشتمانی عەرەب چونکە عێراق جگە لە عەرەب خەڵکی تریتیایە دەڵێ نە لە ڕووی جوگرافیەوە نە عێراق وەکو مەفهومێکی جوگرافی نە وەک مەفهومێکی سیاسی ئەوە نییەکەوە هەموو ئەو منتیقەیە لە خۆ بگرێت کە ئێستا پێی دەوتری عێراق لەبەرەوەی عێراق هەم بە مەفهومی سیاسی کە دوای شەڕی جیهانی یەکەم دروست بووە تەنیا ئەو بەشە بووە کە بەشی ویلایەتی بەسرا و بەغدا بووە. دکتۆر کەواتە وەک لە قسەکانی جەنابیشت ئاماژەت پێدانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد ڕخنەی لە هەندێک لەو مادە دەستوریانە گرتووە کە هەبووە لەگەڵ ئەوەدا لە بەرامبەر ئەوەدا چۆن هەوڵەکانی چڕ کردوتەوە لە سەردەمی خۆیدا و هەوڵی داوە بۆ چەسپاندنی مافەکانی گەلی کورد و گەلی عێراقیش بەگشتی و بە تایبەتیش مافەکانی گەلی کورد یعنی بەپێی یاسا لە ڕووی دەستوریەوە چۆن کاری لەسەر ئەمە کردووە؟ بەڵێ لە ڕێگای ئەمە چکە ڕۆژنامەی خەبات زمان حاڵی پارتی دیموکراتی کوردستان بووە یعنی منبەرێک بووە کە لێەوە پەیامەکان ئەگەی بەلایەنی بەرامبەر بۆیە لەوێ ئەم پەیامەی داوە کەوا مەسەلەی ئەگەر بڵێن عێراق بەشێکە لە نیشتمانی عەرەب کەواتە ئێمە لێرە هەڵساین بە توانەوەی هەموو ئەو نەتەوانەی کە عەرەب نین ئەم مادەیەش ئەڵێ ناکۆکە لەگەڵ مادەی سەی دەستور کە دەڵێ عێراق
پێکاتوە لە دوو شەریک کە کورد و عەرەبن و پێویستە مافەکانیان بە دەستور دیاری بکرێ. بۆیە لێرەدا بە عەرەبیەکی زۆر پارا و بە زمانێکی قانونی منطقی سەلیم زۆر جوان ئەم بیر و بۆچوونی خۆی لەو مقالەیەدا ڕشتووە بەرامبەر ئەوە. دوای ئەوە لە مادەی سێش دێتە سەر مادەی سێ بە مقالێکی تر ڕۆژی دوایی واتە ڕۆژی 20 باز لە شەراکەتەکە دەکات دەڵە پێویستە ئەم شەراکەتە دیاری بکرێت لە عێراق. ئەم شەراکەتە چۆنە نمونە بە چەند وڵاتێک دێنێتەوە کە کۆمەڵێک نەتەوە تایدا بەشدارن وەکو سویسرا و هند و یۆغۆسلافیا و ئەمانە نمونەیان پێدێنێتەوە. ئەمجا تەکیل لەسەرەوە دەکاتەوە دەڵێت دەستور پێویستە ئەم حقوق قەومیانە چۆن دیاری بکات، دەستور ئاماژەی پێبدا، قانونی تایبەتی بۆ دەربکە و ئەم شەراکەتە و ئەم دەستەبەرکردنی ئەو مافانە پێویستە بە قانونی تایبەت ڕێک بخرێ جگە لە وەژدە هەموو قانونەکانی وڵات ڕنگ بداتەوە. واتە زۆر بەوردی ئەوەی کردووە. ئەوەی کە دەربارەی مادەی دووەمی دەستور و توێتی کە دەڵێ عێراق نابێ بوو ترێ بەشێک لە ئومەی عەرەبی بەڵکو اقتراحێکی کردووە پێشنیارێکی کردووە دەڵێ دەبێ لە کاتێکدا ئەگەر ئەم مادەیە بوو ترێ دەبێ ئاماژە بەوە بکرێت کە عەرەب لە عێراق بەشێکە لە ئومەی عەرەبی، کوردیش لە عێراق بەشێکە لە نەتەوەی کورد. پێویستە لە دەستور ئەمە دیاری بکرێ. ئەوەی ڕاستی بێ ئەمە کێشەیەکە لە هەموو دەستورەکانی دواتر لە عێراق تا سەردەمی کۆما تا ڕوخانی ڕژێمی پێشوو ڕەنجی داوە لە دەستوری 1964 و 1970 و پرۆژەی دەستوری ساڵی نەوەتیش. بەڵام لە دەستوری 2004 قانونی ئیدارەی دەوڵەت بە شێوەیەک ئەمە بەلاندرا وتیان عێراق بەشێک تەنیا شعبی عەرەبی عێراق بەشێکە لە نیشتومەت لە ئومەی عەرەبی ئەمە بەلاندرا. بەڵام لە دەستوری 2005 بە شێوەیەکی شەرمنانەتر هاتن وتیان عێراق دامەزرێنەری وڵاتانی ئەوەی کۆمکاری عەرەبیە و بەشێکە لە جیهانی ئیسلامی. کەواتە ئەمە نقطەیەکی گرنگ بوو کە ئەو وەختە وروژاندی. بەڕاستی ئێستا ئەمە دەبێت دەرسێک بێ بۆ سیاسەت مەدارەکانی ئەمڕۆ بۆ پەرەی لایەنی کوردی ئەمڕۆ کە دەبێت بەو سەراحەتە قسە لەگەل لایەنی تر بکەن، بەو زمانە قانونیە قسە لەگەل لایەنی تر بکەن بۆ ئەوی داخوازیەکانی کورد. بۆ نمونە مەسەڵەن من بە نمونە دەێنمەوە ئەم پاش 2 ساڵ و نیو هاتۆتە قسە ئەم پەیامەی گەیاندۆتە لایەنی بەرامبەر. بەڵام ئێمە ئێستا لە 2005ەوە باز لە مادەی 140 دەکرێت ئەوە 2022 تازە تا ئێستا لە هەنگاوی یەکەمدانین. ئەمجا ئەم بۆ چوونانەی مامۆستا ئیبراهیم ئەحمەدەوی گرنگ بێ لەلایەن شۆڤینیزمی عەرەبیەوە بۆ لێک درایەوە کە ئەمە داخوازی داوای جیابوونەوە دەکا بۆنی شۆڤینیزمی لێدێ. ئەمە بۆیە حاکمی عەسکەری گشتی لە عێراق مامۆستا ئیبراهیم ئەحمەدی حالەی مەجلیسی عورفی کرد ئەو وەختە بۆ ئەوی محاکەمەی بکەن و بزانن لەسەر ئەم خەبات ئەوەی بڵاوی کردوێتەوە. دکتۆر شۆڕ پێشەوەی کاتەکەمان تەواو بێت چەند پرسیارێکی دیکە دەکەم بە کورتی وەڵام بدەیت سوپاس دەکەم هەر سەبارەت بە چەسپاندنی مافەکانی کورد. ڕۆڵی مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە سەردەمی پاشایەتیدا بۆ چەسپاندنی مافەکانی کورد چۆن بووە؟ لە سەردەمی پاشایەتیدا گوتمان ئەم سکرتێری حیزب بووە، حیزبێک کە زۆرینەی خەڵکی کوردستان پشتیوانی لێ کردووە. ئەم حیزبە ئیتر ئەم خەباتەکەش ئەو وەختە زیاتر خەباتی نهێنی بووە، پارتی وەکو حیزبێک نەبووە، ئیجازەی ڕسمی هەبوو بێ، ئیجازەی ڕسمی هەبوو بووە، خەباتەکەیان نهێنی بووە. بەڵام بە تەنسیق لەگەڵ هەندێک لایەنی عێراقی ئەوە بووەکەوە پەیوەندیان هەبووە داخوازیەکانی کوردیان خستوتە بەردەمی ئەو لایەنانەی عێراقی، تەنسیقیان هەبووە بۆی بتوان مافەکانی کورد هەمیشە پانگاوازیان کردووە بۆ دەستە سەپاندنی مافەکانی کورد. بەڵام ئەوەی کە گرنگ و مەسەن لە ئەنجامی ئەم دوو مقالەیە کە بەڕاستی ئەمە توراسێکی دەستوریە پێویستە ئێمە احتیمامی پێ بدەین لەسەر ئەم دوو مقالەیە وەکو وتمان ئیحالەی محکەمە کرا. بەڵام محکەمەکە یەکەم جار و دوجار بوو کەوا بە شێوازێکی قانونی تەعامل لەگەڵ ئەم کەیسە بکە. لیژنەیەکی پێکەنا کە لیژنەکەەوە بزان مامۆستا مەسعود محەممەد بوو فایق بەتی بوو وتیان ئەم مقالانەی ئەم نووسیوێتی هیچ بۆنی ڕەگەزپەرستی لێ نایوشتی، زۆر منطقی و قانونی و تاریخی و دروستن. بۆیە مامۆستا ئیبراهیم ئەحمەد بەریء دەرچوو لەو کەیسە و هیچ تووشی گرفتێک نەبوو. باشە دکتۆر باس لە دوای گۆڕینی سیستم کەین بۆ کۆماری بێگومان لە هەر یەکێک لە قۆناغەکاندا لە هەر یەکێک لەو سەردەمانەدا مامۆستا ئیبراهیم ئەحمەد جێدەستی خۆی دیار بۆ ڕۆڵی خۆی گێڕاوە. لەو سەردەمەدا ڕۆڵی چۆن بووە؟ بێگومان یعنی لە سەردەمی کۆماری وەکو وتم هەر لەگەڵ
ئەعلانکردنی شۆڕشی چواری تەمووز پاش کەمتر لە سعاتێک ئەوان پەیامی پژگیریان نار بۆ ئەم شۆڕشە دواتر پشتیوانی هەموو خەڵکی کوردستانیان لە 16 تەمووز بۆ پشتیوانی شۆڕش ئەوە بوو کە لە هەموو کوردستان وەکو شارێک شوێنەکانی تر عێراق خۆپێشاندان ڕوویدا بەرپا بوو بۆ پشتیوانی ئەم شۆڕشە وەکو وتم لە 27 تەمووز سەردانی سەرۆکی شۆڕشیان کرد عەبدولکەریم قاسم و بە وتارێک لەوێ وتارێکی عەرزی عرض کرد کە مامۆستا ئیبراهیم ئەحمەد سەرۆکی وەفدی کوردی بوو لەوێدا و حکومی ئەوەی کە ئەو سکرتێر بوو یعنی دەوری گرنگی هەبوو لەو سەردەمەدا کە دوای ئەوەی کەوە ئازادی بەرپا بوو لە دوای شۆڕش ئیتر پارتی وەکو حیزبێک توانی دەوری گرنگ بینێ لە پرۆسە سیاسەکە لەو سەردەمەدا تا ئەو کاتەی بەڵام بەداخەوە شۆڤێنیەکانی عەرەب ئەوانەی ناکۆچەکانی نێوان عەبدولکەریم قاسم و عەبدولسەلام عارف وای کردکەوە داخوازیەکانی کورد ئەو هەوڵانەی مامۆستا ئیبراهیم ئەحمەد و هاوڵەکانی بە ئەنجام نەگەن ئەوە بوو کەوا دواتر لایانی عراقی لە زۆر ئەوەکانی خۆی پاشگەز بووە و وەکو پێویست ئەوەی کە لە دەستور بڕیاری لێدرابوو جێبەجێ نەکراوە ئەوە بوو دواتر شەڕی کوردستانی لێکەوتەوە و وەزعەکە بەرەو ئاڵۆزی چوو. بەڵێ دکتۆر بێگومان باسکردن لەم بابەتە کاتێکی زۆرتری پێویستە لەوەی کە ئێستا بەڵام کاتەکەمان دەرفەتەکار ئەوەندە بوو ناتوانین گفتوگۆی زیاتر بکەین لەو بارەیەوە سوپاس بۆ ئامادەبوونت بەڕێز دکتۆر شۆڕش حەسەن مامۆستای زانکۆ پسپۆر لە بواری یاسای دەستوری سوپاس بۆ ئامادەبوونت لە ستودیۆ 8.